سلام لبنى ماري بيسرية كان ما شاء الله ماما صامر ماما علي باشي زاوا كوتشري كاك شيخ حاسب داواك النكاك كيهان بو تشوفي كاك كيهان و تشوفي ما نبغرا كيهان بو حساني نابي ويزود في توبي شان جوانا دروم ماما يدوم آخري ماما صوريا ويكمان ديدمي عشقانا دو تشوف ماما يدوم ويجون عروزو فريشان دروم ماما يدوم جون عروزو فريشان دروم ماما يدوم نانا مرودت ومرودة تشوف ماما بچاوي كاملي أبو بابا لماما أهدم كروادة سيعني بدا موجود على شمامة شرطم كروادة سيعني بدا موجود على شمامة دلاني بصبريس كاكا دكتور صديق الخوشويس بخوي وخيصانك اي ماليا بو كاكا برواباني شاري دلاني كاكا برواباني شاري بيش شباب الرواد بيسري او قراني ماليا ما شاء الله بطيبتي كاكو جري شيخ قاسم ماما قاسم دوباره داوا کنا کاکەی هانی خۆشەویست بۆ چۆپی بۆ کەیوانی ساڵح پارێزانی بنەماڵی ساڵح پارێزانی بۆ کاکەی هانە داوای چۆپی لێکردووە داوا سەرخۆش و مەستە داوا بووکی دەلایە دەی بوو کامەن بیر و هەستا داوا بووکی دەلایە هادي علي وەرە لە باغی خۆشەویستی داوا بووکی دەلایە دڵیان کردن بەداستانێک پیرۆز بن خودایە دڵیان کردن بەداستانێک پیرۆز بن خودایە جي اوتها ماما علي نبينم کاکازانی ساڵح پارێزانی بە تایبەتی بەخێرەتەکە لە بنەماڵەی بۆ بنەماڵەی خۆی بەخێراتن لە براکانێکە کاک سامانی خۆشەویست کاک کاروان کاک ئاکری ئەڵێ بەخێر بێن سەر سەر و سەر چاوم ماما ساماني خوشويس ماما سامان شاعر شاباش نايا بو چۆپی بەڕعایەتەوە وەی دەمەیە کە باواتێن زاوا بووکی نەدایە چاوەڕێی سات کاتێن زاوا بووکی نەدایە دەی وڵات پڕبوو لەو خۆشی زاوا بووکی نەدایە ئاگۆ سێرە هاتنێ بەد پیرۆز بن خودایە ئاگۆ سێرە هاتنێ بەد پیرۆز بن خودایە وەی خۆشترین کاتی ژینا زاوا بووکی نەدایە بووکێ کۆترە نەخشینە زاوا بووکی نەدایە وەی بووکدەم بە پێکەنینە دەک پیرۆز بن خودایە بووکدەم بە پێکەنینە دەک پیرۆز بن خودایە بەتایبەت لەلایەنی کاکە لاسۆی خۆشەویست لاسۆ سەرشناری بەتایبەت دیارێکی ڕاسا بۆ کاکی ساو کە خانم ماڵیە ماشەڵڵا یڵە ماما سامر ئەها بۆ گوڵتارە بەتایبەت
بۆ ساوریا ئایجازێتەوە بەناوی خۆمەوە سەلام و ڕێزمێ بۆ بنەماڵەی کاک شێخ قاسم بۆ دار و بەردی نەرجەنا کوڕەزا تاک جەزا سەلام و ڕێزمێ بۆ کوڕەکانی بۆ بنەماڵەی کاک شێعەلی خۆشەویست چاوی منە بنەماڵەی شێخ قاسم ماما علی خۆشەویست